هەر یەکێک لە ئێمە خۆشەویستان ژیانی دنیای هەر یەکێک لە ئێمە و هەر مرۆڤێک هەر وەکو خۆشی تێدایە بە دڵنیاییەوە ناڕەحەتی زۆریشی تێدایە. بەڵام ئایا ناڕەحەتیەکانمان، شکستەکانمان، گرفتەکانی ڕێگامان، لە دەستدانی ئازیزانمان، زەرەری مادی کە تووشمان دەبێ، دەرنەچوونمان لە خوێندن، نەخۆشکەوتنی جەستەمان، هەژاریمان، نەگەیشتن بە دڵخواز بۆ هاوسەرگیری، ئایا ئەمانە هەموو عوقوبەی خوان بۆ ئەو کەسەی کەوا هاتۆتە ڕێگای؟ ئێمە زۆر جار بەگشتی وا حاڵی بووین بەڕێزان کە ئینسانێک کە نەخۆش دەکەوێت ئەڵێن ئەوە دەبێت چ گوناهێکی کردبێ خوای گەورە تووشی ئەو نەخۆشیەی کرد، ئەوە عوقوبەی خوایە. هیوا هەیە زەرەرێکی گەورەی مادی دەکا، خەڵک وا تەماشای دەکا لە ناو بازاڕ و ئەهلی کەسابەتدا ئەڵێن خوا ئەزانێت چی کردووە، بەخوا لەوە چێ ڕیبای خواردبێ بۆیە وا ئیفلاسی کرد. کەسانێکن بەردەوام هەوڵ دەدەن کە چی هەر هەژارن، ئەڵێن خوا چاکی ناسیوە، ئەوە بۆیە هەژارە، لەوە چێ قابلی نەبێت دەوڵەمەند بێ ژیانێکی خۆشی هەبێ. بەڵام ئایا ئەمە وایە؟ بە دڵنیاییەوە نەخێر. بۆیە ناونیشانی بەرنامەی ئەم جارەی پرۆگرامی کلیل گرفتەکانی ژیان دەرەنجامی چین. خۆشەویستان، خوای پەروەردگاری ئێمە ئەرحەم الراحیمینە، لە هەموو بەزەییان بە بەزەییترە. قورئانەکەمان ڕەحمەتە، پێغەمبەرەکەمان ڕەحمەتە، ئیسلامەکەمان ڕەحمەتە. ئەی باشە بۆچی ئێمە گرفتاریمان هەیە؟ دەبوایە بەتایبەت ژیانی ئیمانداران و خواناسان و موسڵمانانی بەحەق هەر هەمووی خۆشی بوویایە. بۆیە دەبێت ئەم بابەتە جوان حاڵی بین. الآلام والمشاق ئیمە، هەموو ناڕەحەتیەکان، هەموو گرفتاریەکانی ژیان، هەموو ئەو ئازارانی کە دەینە ڕێگامان دابەش دەبن بۆ پۆلێن دەبن بۆ سەر چەند بابەتێک. یەکەمیان ئیحسان و ڕەحمە. واللهی دڵنیا بن ئەو ناڕەحەتیانەی، ئەو گرفتانەی، ئەو ئازارانەی کە دێنە ڕێگامان چاکە و ڕەحمی خوای پەروەردگارە لەگەڵماندا. ئێمە بەس ڕووە ناڕەحەتەکەی دەبینین، بەڵام لە پشتی ئەو پەردەوە، لە پشتی ئەو ناڕەحەتیەوە ئیحسان و ڕەحمە. دڵنیا بن چاکەیەکی زۆری پەروەردگارە لەگەڵماندا و ڕەحم و سۆز و میهرەبانی خوای پەروەردگارە لەگەڵماندا. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ مەککە بەجێ دێڵێ، کاتێکەوە نارانی پیلانی کوشتنی بۆ دادەنێن، یەقتلوکە ئەو یەخڕجوک، ئەیانەوێ شار بەدەرت کەن، ئەیانەوێ بتکوژن، ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەستە مەککە بەجێ بێڵە. هەموومان ژیاننامە و سیرەی پێغەمبەری خوامان خوێندوێتەوە صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی دەرچوون بۆ مەدینە کە مەککەی بەجێهێش ئاوڕی بۆ دایەوە، فرمێسک بە چاویە هاتە خوارەوە. 40 ساڵی پێش پێغەمبەرایەتی، 12-13 ساڵی پێغەمبەرایەتیش، 53 ساڵی تەمەنی مرۆڤێک لە ناو شارێکدا، لە ناو خزم و کەس و کارێکدا، لە ناو شوێنی گەورەبوون و پێگەیشتنیدا، هەموو بیرەوەری و یادگاری ژیانی لێرەیە. ئەمجا بە ئارەزووی خۆشی کۆچ ناکە، کۆچی پێدەکرێت. ئەخڕەجەهو الەذینە کەفەڕوا. ئەوە نییە جاری وایە تۆ زیادی خۆت بەجێ دێڵی، نیشتیمانی خۆت بەجێ دێڵی، حەز لێ بڕێ بۆ ئەوروپا، هەر خۆت حەزت پێیەتی. زۆری فەرقە لەوەی کە بە ناچاری پێت بەجێ بێڵن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە پەرۆشی زێدی خۆی بوو، نیشتیمانی خۆی بوو، فرمێسک بە چاوی پیرۆزی داهاتە خوارەوە. خوای پەروەردگار سوڕەتی ئەلقەسەسی نارد، دڵی دایە و باسی موسا پێغەمبەر و سەفەرەکەی مەدیەنی بۆ کرد. فەرمووی موساش کاتی خۆی بە هەمان شێوە دەربەدەر و ئاوارە کرا. بەڵام ئەم دەربەدەرکردنە، ئەم ئاوارەبوونە چی تێدا بوو؟ لەولە الهیجرە ما کانە لیەکۆنە لیلئیسلامی دەولە. زانایان چەند جوانیان فەرمووە ئەگە تاڵی کۆچکردن و بەجێهێشتنی مەککە نەبوویایە، هەرگیز ئیسلام ئەو دەوڵەتە گەورە عەزیمەی نەدەبوو. هەرگیز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو دڵسۆزانەی مەدینەی شاد نەدەبوو. ئەو هێز و دەسەڵاتە، ئەو هەموو خەڵکە کە ماڵ و گیانی خۆیان بە قوربانی پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم. ئێستاش خەڵک کە دەچێتە مەدینە هەست بە ئاسوودەیی دەکا، بەو خەڵکە باشەی کەنەوەکانیشان هەمووی خەڵکی باشن. بۆیە لە پشتی ئەم ناڕەحەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەهار و گوڵستانێک چاوەڕێی دەکرد. دوای 10 ساڵ بەرهەمەکەی چنیەوە، هەم بە سەرکەوتنەوە هاتەوە مەککە، هەم ئەو نارانەی دوێ نەکەوتنەوە ژێر دەستی،
هەم تۆڵە لێکردنەوەکەی بوو بە لێبوردنیان گەورەترین تۆڵە لە نارەکەدەوەی کە لێی ببووری کە چاوەڕێی ئەوە ناکە و حەد بۆ خۆی دەمرێ مردنێکە کاتێکڵی بڕۆ اذهبوا فأنتم الطلقاء بڕۆن ئێوە هەمووتان ئازادن ئەمڕۆ ڕۆژی تۆڵەکردنەوە نیە لە هیچ کەسێکتان پێغەمبەر صلی الله عليه وسلم لولا الهجرة ما كان ليكون للإسلام دولة ئەگەر ئەو ناڕەحەتی و تاڵەی نەچێشتا لە کاتی کۆچکردنە هەرگیز شان نەدەبوو بە بوونی دەوڵەتی موسڵمانان و دەوڵەتی مەدینە